بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی ئۆتۆمبیلی ژێر ئاوکەوتوو لێدرا و چاکرا و نیگەرانی خاوەن پێشەنگاکان و ئەوانەی کە کڕین و فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلانە دەکەن لێکەوتەوە. لەو چوارچەوەیەدا لە شاری هەولێر ژمارەیەک لە خاوەن پێشەنگاکان گربوونەوەیەکی ناڕەزایان ڕێخست و داوایان لە حکوومەتی هەرێم دەکرد کە پێداچوونەوە بە بڕیارەکەیدا بکات، چونکە جگەلەوەی دووچاری زیانی مادی بوون بەهۆی ئەو بڕیارەوە لە هەمان کاتدا دووچاری کێشەی کۆمەڵایەتیش بوونەتەوە. ئێستا زەرەر و زیانێکی زۆرمان پێگەیشتووە و تۆشی کێشەی کۆمەڵاتی زۆر بووینەتەوە، چونکە بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیل بە دوو مانگ ناگاتە هەرێمی کوردستان، بەلکو بۆ گەیشتنی هەر ئۆتۆمبیلێک کە لە دەرەوەی ئیمارات یان بۆ نمونە لە ئەمریکا کرابێت زیاتر لە 4 مانگ بۆ 5 مانگ و 6 مانگیشی پێویستە تا بگاتە ئیمارات و دوای بگاتە هەرێمی کوردستان. بەشێک لەو بازرگانانەی کە کاری کڕین و فرۆشتنی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە دەکەن داوایان لە حکوومەتی هەرێم دەکرد کە بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ ماوەی 2 مانگ درێژ بکاتەوە، چونکە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلیان لە خاڵە سنوورەکان و دووبەی ماوەتەوە و دەکرێت لەو ماوەیە هاوردەی هەرێمی کوردستانی بکەن. 2 مانگی ماوەی مدەتمان بداتێ بۆی سیارەکانمان داخلی کوردستان بکەین. تووشی زەرەر و زیانێکی زۆر بووینە لە ناحیە ئەو سیارانە. زۆربەی سیارەکانمان ئێستا لە دووبەینە، سیارەکانمان بە هیچ شێوەیەکی ناگاتە دەستمان. لەوێن دەرە ئێستا ئەگە مەسەن بۆ نمونە سیارێک ئەگە بە دەفتەرێک گەیشت بیتە مەسەن دووبەی، ئێستا دەبی ئێمە بە 40 وەرەقە 50 وەرەقە بیدەینەوە، کەواتە زەرەرکی زۆرمان پێ دەکاتن. ئەوانەی کە لەلامانە پێش قەرارەکە مجموعەی سیارەیان کڕیوە لە ئەمریکا، ئەتا ئێستا وەجبەیەکیان نەگەیشتووە، هەیە گەیشتۆتە دووبەی، هەیە ئەتا ئێساش نەگەیشتۆتە دووبەیش. ئەوانە زەرمە نەبن. ئێمە لەو پێشتریشە هەر داوامان لە حکوومەت کردبوو کەوتمان ئەتوانێت مۆڵەتی 2 مانگمان باتەوە، هەتا ئەو 2 مانگە ئیتر هەموو ئیشەکانی تاجرەکان هەموو بازرگانەکان ئیشەکانی خۆیان ڕایی ئەکەن، بەس وەڵامیان نایینەوە و زائیدەن ڕاشیان گرتووە. ئێستا زۆربەی بازرگانەکان سیارەکانیان لە دووبەی و ناتوانن بیهێنە ئێرە، پارەیەکی زۆر چۆتەوە لە ئەمریکا و لە دووبەی گیری خواردەوە. ئێستا خاوەن پێشەنگاکانی ئۆتۆمبیل دەڵێن بڕیارەکەی وزارەتی ناوخۆ بە وردی دیراسە نەکراوە، بۆیە دووچاری زەرەر و زیانی مادی زۆر بوونەتەوە. بە جۆرەی بڕیارەکەش هەر خاوەن کۆمپانیایەک ئۆتۆمبیل ژێر ئاوکەوتوو لێدرا و هاوردە بکات بە بڕی 50 ملیۆن دینار غرامە دەکرێت، تا 2 ساڵیش کاری هاوردەکردنی ئۆتۆمبیلی لێ وەردەگیرێتەوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.